قاضي شداد فرميت صلاح الدين بيني هستا دوڕەکان نوێژی کرد فەرمێ سەری خستە سەر سوزدا دەستی کرد بە گریان یخوایە هەرچی ئەسبابی دنیایە لە دەستما دەرچووە هیچ شتێکم نەماوە پەنای بەبەرم و پشتی پێبەستم پەنها دەرگاکەی تۆ نەبێت خوایە تۆ پشتم بەرمەیە خوایە مێڵە بکەوم خوایە ئەم شارە تەسلیمی ئەو دڕندانە و ئەو خاچ بەرستانە نەبێت تۆ جارێکی ئەڵێ ئەم بینی هۆن فرمێسکانی داباری دیارە کە سەلاح الدین قودسی ڕزگار کرد ئاگر کەوتە گیانی خاچپەرستەکان و هەموو ئەوانەی کە سەلاح الدین ئیزنی دابن و لێیان خۆش بوو چون لە منتەقەی سوور کۆبوونەوە کە ئیستاکەنە شارێک کە لە فەڵەستین ئالەویانەیە خۆیان تون کرد و هەرچی پارە و سەروەت و سامان و عەتاد و چەک و سەرباز و مەلیک و پاشا و زابتەکانیان بوو هەمیان لەوێ گرتبوونەوە پیاوێکی وەکو بەطریکی هێرقل لە کاتێکا ویستی لە قودس دەرچێ پارە و سەروەت و سامانێکی زۆری دابوو بە کۆڵیە هەمووی لەو ڕەش و ڕووتە مەسیحیەی ئەوەی کۆ کردبوونەوە هەمووی بۆ خۆی پارەی خرد کردبەوە و سواری باربەر و خوشتر و ئەسپەکانی کرد و ویستی دەرچێ لە ڕێگا وتیان سەلاح الدین ئەم پیاوەش تۆ وەکو پیاوێکی تری خاچپەرست 10 دیناری لێسەنی ئەزانی چی پارە و سەروەت و سامان بار کردووە و ئەم پیاوە چەند گەندەڵ بووە لەگەڵ کەنیسەکانی خۆشیانە ئەمە لێیسەنە بە ئەمە نەباتە دەرەوە سەلاح الدین فەرمی وعدم ماوە تازە غەدری لێ ناکەم سەیری مۆقفی ئەم پیاوەکە کە ئەکرێ بڵێ کاکە ئێمە بڕیارەکەمان عام بوو ئەم قەرارە جەنابەت شمول ناکە هەموو سەروەت و سامانی دەکرد چوو بۆ سوور لە شاری سوور کە ئەمانە کۆبوونەوە ئەنجا بەرپرسی کەنیسەی ئەوێ سەری خۆی هەڵگرت گەڕایە بۆ ئەوروپا لەڕێی ئیتالیاوە داخڵ بوو لەگەڵ پاپای ئەوەیە کۆبووەوە وتی پاپا لۆربان وتی چی وتی لێ ماڵقۆما وتی چۆن وتی چەند ساڵە هەوڵەیین 90 ساڵە ئێمە شەڕی خاچپەرستەکانمان دەست پێ کردووە دژی سەلاح الدین ئێستا کە نە سەلاح الدین ئاوا بە ئاسانی هات قوسی لە دەست دەرهێنای وتی چۆن شتی وا ڕوویاوە تی بەرە وڵات تازە بوو لە دەستمان دەرهاو چی بکەین ئەڵێ پاپا لۆربان دوای چەند فترەیەکی کەم جەڵتە لێ یاومرد بەرگەی نەگرت پاپای دووەمیشە جەڵتە لێ یاومرد کە خستیانە شوێنەکەی پاپای سێم هەستا چوو لەگەڵ مەلیکی ئەڵمانیایە لەگەڵ ئیمپراتۆریەتی ئەڵمانیایە کۆبووەوە بربراسۆ فریدریک بربراسۆ وتی قوربان ئەگە فریانەکەون سەلاح الدین خواردووینی ئەبێ جیشێ کۆکەینەوە بین بەر بەم هێرشە ئیسلامیە توندە بگرین طبعا جیشی ئەڵمانی یەکێ بوو لە جیشە هەرە بێهێزەکانی ئەو کاتە ئیمپراتۆریەتێ بوو بۆ خۆی و جیشێکی ئەو نەمونەظەمی هەبوو جوندیەک ئاوا لای بایە لە ملیانەیە خۆیان لە ملیانەدا جیشێکی ئەو نەتوند و منەظەم بوو جیشی ئەڵمانی ئەوە وتی من بەڕێکەوتم جیشی کۆکردەوە قووەتیان کۆکردەوە و هاتن ئەنجا ڕووی کردە شۆڕووی کردە فەڕەنسا چوو بلای فلیپ ئۆغوستۆس وتی جەنابی پاشای هەموو فەڕەنسا جەنابی گەورەی هەموو فەڕەنجەکان ئەبێ جیشی کۆکۆینەوە فریای ئەم وەزع بکەبین وتی لەگەڵ چێیە وتی لەگەڵ ئەڵمان و لەگەڵ بەریتانیایە وتی من لەگەڵ بەریتانیایە عەداواتم وتی ڕێکتان ئەخەم هەستان بەریتانیا و فەڕەنسایان ڕێخست بۆی کە ئەم شەڕە ڕووبە هێنڕێیان هێنا وتیان هێربی تۆش گەوری هەموو بەریتانیەکانی ئەگەر کار وا بڕوات ئێمە بە شوێنی خۆشمان جێمان پێ لەقەبێ لەبەرەوە باز و فریا بکەوین و بچین بەیت المەقدیس بێنینەوە ژێڕ کێفی خۆمان ئەویش ماوەیەکی کەمی برد ڕۆی کوڕەکەی هاتە شوێنەکەی کوڕەکەی هێنریشێ بوو کوڕەکەی هێنری ریچارد قەلب الئەسەد ئەم پیاوە فیعلە ناوەکەی بوو نەکرد بوو پیاوێکی بەجەرگ و ئازا بوو کوڕی هێنرێ بوو هەر سێ ئەمانە هەر سێ ئیمپراتۆریەت هەر سێ پاشا خۆیان پێویستەکا لەم کاتەیە ئینسان بێت سەرۆکی سوپا بنێرێ بەڵام ئەمان وایان نەکرد خۆیان هاتن هەر یەکەیان ئەڵمان لە ڕێی وشکانیەوە بەڕێکەوت فەڕەنسا و بەریتانیا لە ڕێی ئاوەوە بە کەشتی هاتن بەرەو چۆ هەر هەمویان بەرەو بەیت المەقدس
سبحان الله ئینسان کە بەس ئەم خەبەرە ئەبیستێ ئەلێرەوە 3 وڵاتی زلهێز 3 ئیمپراتۆریەتی گەورە لەو کاتەیە هەر هەمویان هێرشکەنە سەر چێ؟ هێرشکەنە سەر شارێکی بچکۆلی وەکو بەیت المەقدس کە بە سەلاحەدینی تایە. تەوەقوعی چیەکەن؟ هەرچی تەوەقوعەکەن ڕاستە، هەرچی یە بە مێشکتانە تەواوە، سووک و ئاسان. سەلاحەدین ئەکەوێ ئەڕووخێ بەیت المەقدس تەسلیمەکە، نەک هەر تەسلیمەکە، هەر پێش ئەوەی کە ئەوان دەرکەون حەقە سەلاحەدین چۆڵی کات و سەری خۆی هەڵگرێ بێتەوە بۆ کوردستان و وازە هەموو شتێ بێنێ. هەموو عەقڵێک وامان پێڵێ ئەڵێ سەلاحەدین ئەم شەڕە بە تۆ ناکرێت، هیچیش لەسەر نییە، ئەوەی لەسەرێ بۆ کردێ. سەلاحەدین کە ئەم ئەزانێ جوا بەنێرێ بۆ دەوڵەتی عەباسی بە خەلیفە ئەڵێ خەلیفە 3 ئیمپراتۆریەتی گەورەی ساکەنیان بۆ مەملەکەتەکەی تۆ. بەڵێ من سوڵتانم لێرانەیە، بەڵام پیاوی چابەوەرە خۆت ئیشەکان بگرەوە دەست. ئەوان پاشا هاتوون، ئەبێ تۆش پاشا بەرامبەریان بۆستیتەوە. خەلیفە وتی بەسەر چاوچی تێ بۆتە نێرم، پارە تێ پارە تێمێ، چەک تێمێ چەک تێمێ، نەوت تێمێ نەوت تێمێ، منجەلیق تێ منجەلیق تێمێ، بەس خۆ بێم لەسەرم عەشەلاچم ئەم ئیشە جوانە لە خۆم تێک بەم غەڵەتی واناکەم. طبعا کەس وەکو سەلاحەدین نەبوو بێ خۆی سوڵتانێ بێ لەناو جەرگەی شەڕەکانەش مشێری بەدەستەوە بێ. ئەمە کاری نەکردە بوو، کەس ئەمەی ناکرد، خۆی لەسەر تەختی پاشایەتی دانیشت خەڵکێنا. سەلاحەدین کەسی نەما. ئیبن شەداد دینار وتی بڕۆ لە جزیرە خەڵکم بۆ کۆکەرەوە، لە دیمەشق، لە شام، لە ئەربیل، لەم 4 شارەوە خەڵکم بۆ بێنە. چوو ئەوەی کە خەڵکی هاننا و خەڵکی هێنا هاو لە دەری جێشەکەی سەلاحەدین. جێشەکەی سەلاحەدین نزیکی بوو بە چەندێک؟ نزیکی بوو بە 20 بۆ 25,000 کەس. ئەی جێشی سەلیبیەکان کە ئیستاکێنە بەڕێوەن، هەندێک ئەڵێن 500,000 کەس، 9 ملیۆن، هەندێک ئەڵێن 750,000 کەس، هەندێکیش ئەڵێن 1 ملیۆن کەس بوون، هەزار کەس بوون. بەرامبەر چی؟ بەرامبەر بە 20 تا 25,000 سەلاحەدین. حسابی خۆک ئالەم کاتەیە ئەگەر پشتیش هەڵکەی لە جەنگ هیچی لەسەر نییە، چکە عەدەدەکە لەوە تێپەڕی کە خوای گەورەش باسیەکە. بەڵێ، بەڵام هەستەکەی ئێستاکەنە هەست بە مەعیەتی خواکەن لەگەڵ ئەم بابەتەیە. جێشی ئەڵمان کە بەڕێکەوت فریدریک ئەڵێ کە تێپەڕی هات جێشێکی ئەو زەخمی پێ بوو، بەناو بزنتینەکانە هات. بزنتینەکانیش مەسیحی بوون، بەڵام لەگەڵ سەلاحەدینە ئیتفاقیان هەبوو. کە تێپەڕین ئەسڵ حسابیان بۆ بزنتینەکان نەکرد، بەناو وڵاتەکانیان تێپەڕین و نەتوانێ ڕێی لێ بگرن. هاتنە ناو وڵاتی ئاسیای سوغرا و ئەنەدۆڵەوە کە تورکەکانی لێبوون. قلیش ئەرسەلان شارەکان و وڵاتەکەی خۆی دابش کرد و بەسەر کوڕەکانیان. لە شاری قونیە لەوانەیە کە پایتەختی سلجوقیەکان بوو، ئەلێوانەیە شەڕوویە. ئەڵمانیا وتی جۆ بگرن، من نهاتم شەڵ لەگەڵ ئێوە بکەم، من هاتوم بۆ ژانی سەلاحەدین. ئەم پیاوە تعدای لە ئێمە کردووە، ئەم پیاوە بەیت المەقدسی لێسەنووی، هیچم لەگەڵ ئێوەیان نییە. قلیش ئەرسەلان کوڕەکانی بێدەنگ کە باتە مەیان نەکەم، خۆتە مەیان کە باتە مەیان نەکەم. قلیش ئەرسەلان وتی کوڕم عەقڵ دانیشن، بەڵام جوابێکی نات بۆ سەلاحەدین وتی سەلاحەدین زۆر داوای لێبوردن. جێشێک هاتووە لە ئەڵمانیاوە سەر و سامانی نییە، هیچ ڕێم پێ نەگیرا بخوا، زۆر داوای لێبوردن لە جەنابتەکەم. جێشەکەم ڕێگە با هات، هیچم پێ نەکرا. هاو بەناو جێشی سلجوقیەکان و تورکەکانە هەتا گەیشتە ئەرمەنەکان. ئەرمانەکان فەرشی سوودیان بەڕاخستن، ئەلەف و نان و ئاو و چەک و هەموو شتێکیان نانێ. عولەمایانە فەرموون ئەگەر ئەم جێشە بگەیشتایەتە شام، ئەمانوت کاتی خۆی شام و فەڵەستین و میسر کاتی خۆی موسڵمانی تیا بووە، یعنی هیچ شیان بەسەریچەوە ناهێشت. بەڵام خوای گەورە ڕەحمی کرد لە ڕێگا کە بەربراسەوە ویستی لە ناو ڕووبارەکە پڕێتەوە یاخود خۆی بشوە، ئاو بردی کە ئاو بردی سەری یای بەدارێکە، هەتا دەریان هێنایەوە کە سەریان کرد مرد. الله ئەکبەر. پاشا تۆ لێوە بیت لە ناو ڕووبارێکا بخنکەیت لە ئەنتاکیە، وڵا قەزابەڵای ئێمەی برد، نەوەڵا قەزابەڵای سەلاحەدینی برد. بخوا گونا حتا سەلاحەدین بمێنێ قەزابەڵای کەسی تر بەرێ. چیان لێ کرد؟ خستیانە ناو کوپەیەکی شەرابەوە هیمەی بۆی کە لاشەکەی تێک نەچێ.
هەتاوەکو لە شوێنێکا بینێژن کوڕەکەیان لە شوێنی خۆی دانا مەجموعەی وتیان جاوە چیەوە مناڵیان داناوە بەسەر ئێمەوە مەجموعەیەکیان وتیان نایکین گەڕانەوە بۆ ئەڵمانیا ئەڵڵا نیوەی جێشەکە گەڕایەوە شەڕی نەکرد ئێمە لەگەڵ ئەمەیان شەڕ ناکەین ئێمە دوای پاشاکی خۆمانەکەین ئەمە مناڵە چییە نیوەکەی تریان هاتن بۆ سوور گەیشت ناوێ سەلاح الدینیش ئەیزانی ئەم جێشە بەڕێوەیە کە زانی ئەم جێشە بەڕێوەیە جێشی بۆ ناردن لە ڕێگا لە ئەڵمانەکان بات فریان نەکەوتن ئەڵمان خۆی کرد بە ناو سوورە سەلاح الدین وتی جێشەکەم قووەتەکەم زابتەکان پیاوە گەورەکان با لێیان بین لە سوورە پێش ئەوەی کە ئەمانە پێی خۆیان قایم بکەن وتیان سەلاح الدین پەلەمەکە هیچ پەلەمەکە جارێ ماوە ئەم سوورەش ئێمە پێشم حاوەلەمان کردووە زۆر خەسینە زۆر توندە هەرچی پاشا و هەرچی زابط و هەرچی خەڵکێکە لێرە خۆی کۆ کردوێتەوە ئاخر سەلاح الدین وەڵڵای خەتای تۆ بوو ئەگەر لە حەتین ڕێگە و نەیایە ئەگەر لە بەیت المەقدیس ڕێگە و نەیایە مەیسە لێرە کۆ نەئەبوونەوە دیسانەوە بنەوە بە مڵۆزم و لێرانەیە پەلامارمان بن ئەگەر هەمویانە قەتڵ و عام کردایە ساکەین لێرە ئەمی ڕووی نەهاتا اینجا سەلاح الدین وردە وردە جێشی کۆ کردەوە ئەچووە پێشەوە وردە وردە جێشی سەلیبیەکانی شەکەیشتن ئەڵمان گەیشت دوایەوە فەڕەنسا گەیشتە سوور پێشوازیەکی گەرمیان لە فلیپ ئەغسطۆس کرد کە مەلیکەکەیان بوو پاشای هەموو فەڕەنسا بۆ گەیشت بوو کە ئەنجا قوربان سەلاح الدین ئالێرە قەلعەیەکی هەیە شارێکی گەورەی هەیە ئێمەی بە دوو ڕۆژتیا دەرکرد کە پێڵێن عەکا ئەم ناوە لە بەرکەن ئەم عەکایە غەزەیەکی تری ئێمەیە ئەم عەکایە خەفەتی بۆ فەڵەستین و بۆ ئێمە و بۆ سەلاح الدین دروست نەکردایە بەڕاستی لەوەچە سەلاح الدین مادەم بۆ بەجەڵتە لێینەیە تەسەوڕ مەکە سەلاح هاتن تەوقی عەکەیان کرد عەکە ئیساکەنا جێشی سەلاح الدینی تایە ئەمیرەکانی سەلاح الدینی تایە عولەماکانی سەلاح الدینی تایە جێشی فەڕەنسی ئاوا لە سوورەوە سوڕایەوە چۆ پشتی عەکا هات بە دەریایە لە وشکانی دابەزی ئاوا تەوقی عەکای کرد سەلاح الدین وتی پیاوی چابن با لێیان بین هەتاوەکو جێش کۆ نەبووتەوە هەتاوەکو عەکامان لەدەست نەچووە هەتاوەکو تەواو ئەو خەڵکیان دوور نەخستۆتەوە لێمان وتیان سەلاح الدین فەڕەنسیەکان شوێنی خۆیان گرتووە خەندەقیان لێداوە بە دەوری عەکەیان ئێمەش 50 دانە ڕۆژە بەسەر ئەسپەوین خەومان لێ نەکەوتووە هەمی برسیمانە زستان بەڕێوەیە سەلاح الدین لێمان گەڕێبای ساحەتێ بکەین دوای ئەچینە جانیاین سەلاح الدین لەگەڵیان نەبوو هەر چۆنێ بێ قەنەعەتیان پێکەوتیان سەلاح الدین با ئەم هجوومە نەکەین ئەخە زۆرە تۆ 50 دانە ڕۆژ ئیسراحەت نەکەیت جێشی سەلاح الدین زۆر ماندوو بوو لە حەتینەوە بۆ بەیت المەقدس و ئیساکێنەش هەموو کەناراوەکانی پێپاکردنەوە لە ماوەی 2 مانگە لە تەرابڵسەوە پیا هات هەتاوەکو ئەگاتە عەسقەلان و هەتاوەکو ئەگاتە غەزە ئیساکێنەش چەند ڕۆژە هاتوون لە دەوری عەکا سەنگەریان گرتووە فەڕەنسیەکان ئەیانویست هەرچیە بکەن نان و ئاو و خواردن لە شاری عەکا لە شاری غەزە ببڕن بۆ ئەوەی کە دووری خەنەوە لە ئومەتی ئیسلامی و تەسلیم بن بەڵام تەسلیم نەبوون ئەوان بە 2 ڕۆژ تەسلیمیان کرد ئەمان 2 دانە ساڵ تەوقی ئەو شارەیان کرد هەتاوەکو جوابیان ناوتیان سەلاح الدین نانمان نییە خواردن هەتا 15 شعبان بەشەکە ئەگەر نانمان فریا نەخەید ناچارە بێ شارەکە تەسلیم بکەین سەلاح الدینیش هاتبوو ئەمە عەکا بوو ئەمە فەڕەنسیەکان بوون لە ناو ئاوەوە طبعا عەکا شارێکە لەسەر ئاوە لەسەر بەحری ئەبیەضی متەوەسطە لەسەر دەریای ناوەڕاستە فەڕەنسیەکان لە دەریای ناوەڕاستەوە پاپۆڕیان بۆ دانابوو هەتاوەکو وشکانی لە وشکانیشەوە خەنەقیان لیا بوو هەمیان گرتبوو سەلاح الدینیش هاتبوو لەم دی و خەنەقی فەڕەنسیەکانەوە جێشی دامەزران نەبوو بۆی کە جێشەکە بشکێنێ و ئەو خەڵکە ڕزگار بکە جوابی ناد بۆ میسر وتی کاکە پاپۆڕم بۆ بێنن هەم خواردن بێنن بۆ براکانتان هەم با ئەو خەڵکە ڕزگار بکەین هەتاوەکو قادر فاضل لەگەڵ قەرەخۆشە خواردنێکی زۆریان نارد بیگێنە جا تا پاپۆڕێک ئەگەیشت لە خواردن پاپۆڕێکی تر غەرقە بوو یان پاپۆڕێکی تریان ئەسووتان سوبحان الله ئەو عەکەیە یەک وێنەی پێشکەش کردووە
بەس مەگەرغەزەییەکان لەم سەردەمەیە پێشکەشیان کردبێ. شعبێکی چەند ئازا، چەند بە قووەت، چەند بە جەرگ، 2 دانە ساڵ تەوقڕینی هەڵم خواردنەوە بێ، بەڵام کۆڵیان نەدا و پشتیان هەڵ نەکرد. ئەڵێ لە بەیروتەوە ویستیان خواردنیان بۆ بێنن مسلمانەکان، کۆمەڵی خەڵکیان هێناوتیان کاکە ئێوە تازە مسلمان بوون، ئێوە ناناسن، ڕیشتان بتاشن، سواری کەشتیان کردن، چوون هەندێک بەراز و هەندێک سەلیب و شتیان لەسەر کەشتێکە دانا، گەیشتینە ناو پاپۆڕی فەڕەنسیەکان، وتیان خێر بۆ چۆچن؟ وتیانە چین بۆ لای جێشەکەی خۆمان، جێشی خاچپەرستەکان لە پێشەوە. وتی بۆ چێشە شارەکە داژین، شارەکەتان ڕزگار نەکردووە؟ وتی نەخێر. وتی دێمە بۆ لای برا خاچپەرستەکان ماهاتون خواردنیان بۆ بین. سێریکی پاپۆڕەکەیان کرد کە سێریان کە سەلیبێکی بەسەرەوەی هینە تیان دەبڕن، هەتا خواردنەکەیان بەجێوە گەیانە مسلمانەکان، تمەزەوە مسلمان بوون و ئەوەیەک. بەم شێوەیە خواردنیان پێگەیانن، خواردنیان پێ ناگەیشت. خاچپەرستەکانیش هەرچی هەوڵیانەدا دەستیان بگاتە شارەکە، چەند جار ئەو تەوقەیان شکان، بەڵام مسلمانان لێیانەدان و وەگەڕانەوە. سەلاحەدین لە پشتەوە لێدان، بەڵام نەئەشکان. فەڕەنسیەکان ئەو جوان خۆیان قایم کردبوو، ئەو زستانەیان بەسەرا تێپەڕی بوو کە سەلاحەدینی و جێشەکەی نەچوونە پێشەوە لێیان، هەڵ ناکەران بە هیچ شێوەیەک. ئەڵێ هەتا جارێکیان فەڕەنسیەکان هێرشی پێچەوانەیان کرد، تەقیەدین عومەریان شکان لە دەستی ڕاستی سەلاحەدینەوە کە هاتبوو تەوقی فەڕەنسیەکان بکە. ئەڵێ جێیشی تەقیەدین پاشەکشەی کرد، هەتا گەیشت نەخەیمەکەی سەلاحەدین. کۆمەڵی عالم بوون بە درع بۆ سەلاحەدین بۆی کە نەکوژرێ، بۆی شەهید نەبێ. سەلاحەدینیش هاوارێ کرد، ئەی وا ئیسلامە، وا ئیسلامە، پیاوی چابن ئیسلام کەوت، ئیسلام شکا، پیاوی چابن وەرنەوە. سەلاحەدین بە تەنیا لەگەڵ جێشەکەیان مایەوە، هەتا وەکو هەموو قوتەکەی کۆ کردەوە جارێکی تر. اینجا هجومی پێچەوانە کرا، اینجا سەڵابیەکان و فەرەنجەکانیان خستەوە ناو خەندەقەکانی خۆیان، وایان لیان شکانیانن، پشتیان پێ هەڵکردن. ئەڵێ ئەگەر ئەم خۆڕاگری سەلاحەدین نەبوایە، ئەو جێشی فەڕەنسا کە ئەو هێرشەی کرد و باڵی ڕاستی شکانن، هەتا وەکو بەیت المەقدیسە هاو، بەڵام سەلاحەدین نەژوڵا لە شوێنی خۆی، خەیمەکەیان گرت، بەڵام پاشەکشەی نەکرد. ئەو هەموو خەڵکە، ئەڵێ خەڵکێکی زۆر لە فەرەنجەکان ئەلێرەنەیە کوژرا. سەلاحەدین هێرشێ کرد، جا بە خەڵکەکەی وتی کاکە چۆنی بێ خۆتان دەرکەن، ئێمە لە پشتەوە لێیانەین، ئێوەش محاولاکەن لە ناو حسنەکان دەرچن بۆ ئەوەی کە ئەو تەوقە بشکێنین، هیچ لەبێ بێنە دەرەوە ڕزگارتان بێ. چەند محاولەیان کرد، هەر سوودی نەبوو. اینجا فەڕەنسیەکان هاتن بە هەرچی ناپاڵمە، بە هەرچی منجەنی قەلەیاندان، بەس دەرعەکە بشکێنن، ئەیان شکان و مسلمانان دیفاعیانە کرد. بە شێوەیە بوو کە ئیتر ئەو نەناڕەحەت بوون، نامەیان نارد بۆ سەلاحەدین، وتیان سەلاحەدین لە تین و توانامانە نەماوە، تەسلیمە بین. سەلاحەدین هەر تەشجیعێکردن، هەر هەوڵێدا. اینجا قاضی شەداد دەفەرمێ سەلاحەدین وەکو ئافرەتی جەرگ و تاوی لێ هاتبوو، هەر ئەهات و هەر ئەچوو، دەمان و دانیشە ئیسراحەتێ بکە. ئەی ئەو خەڵکە لە ناوە بوو، تەوق کرابوو، نەدەستی پێیانەگەی خەڵکی غەزا، نەنانی بۆ ئەبردن، نەچەکی بۆ ئەبردن، هیچ توانایەکی نەبوو بچێ لەو خەڵکە نزیک بێتەوە. خەڵکی غەزە و خەڵکی عەکایەک شتەوە بکرێ. ئەم مێژوە چەند جار دووبارە بێتەوە، پێتان سیر نەبێ. ئەڵێ سەلاحەدین زۆر ناڕەحەت بوو، وەکو ئێمە نییە لە ماڵەکانی خۆمانە دانیشین کۆرە بڵێن جاوان حەقمان چیە بەسەریانەوە. ئەڵێ سەلاحەدین وەکو ئافرەتێک و دایکێکی جگەرس و داوی لێ هاتبوو، هەتا وەکو خەڵکەکە ئەنجا هاتن بۆ لای چێ، هاتن بۆ لای خاچپەرستەکان، وتیان با سوڵح بکەین. وتیان سوڵح لەسەر چی؟ وتیان سوڵح لەسەر ئەوەی کە ئێمە لە شارەکە بینە دەرەوە و شارەکەتان بۆ چۆڵکەین، هەرچی چەک و پارە و سەروەت و سامانی تیای بە خۆتان، چۆن ئێمە لە بەیت المەقدیسە لە قودسە چاوپۆشیمان لێکردن، ئێوەش لێرە ڕێگەمان بن با بچینە دەرەوە. سەلاحەدین وتی کاکەجان بەرامبەر هەر دیلێکتان ئێمێ، بەرامبەر بە هەر کەسێک کە لە عەکا بۆم دەرەکەن، من دیلێکتان بۆ ئازاد دەکەم، 209,000 دیناری ئاڵتونیشتان ئێمێ، سەلیبی سەڵەبووتیشتان بۆ گەڕێن بۆ چیتانەوێ بۆیان بۆتانەکەم، بەس ئەو خەڵکەی ناوە مەکوژن. ڕیشار قەلب الئەسەد وتی دەیبزانم چیمان بۆکەی. سەلاحەدین هەرچیەکی کرد، پاری کۆ کردەوە، 500 دیلی بۆ هێنان، وردە دفعەی یەکەمی تەسلیم کرد.
وتیان صلاح الدین ئەی کوا دفعەی دووەمی، وتی دی باشە من 500 دیرم تەسلیم کردوون.